سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشە ناوکارانم بووین نۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. مەڕێزان ئەمڕۆ لە دەواازەی ڕاپەڕینین لە شارۆچکەی ڕانیین لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد هیوا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە با ئومێدەوەی پەیامەکانمان بەدڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ لە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی شارۆچکەی ڕانیە دەپرسین و پێیان دەڵێن ژیانە چۆن دەگوزارێت، ئایا ژیان لە ڕانێدا چۆنە، تا چۆن خەڵک دەتوانێت بژێوی ژیانی خۆی بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی شەرەفمەندانە لە ڕانێدا بەرێتە سەر. ئایا خەڵک لە ئێستادا ژیانی چۆنە لەم قەیرانەدا دەتوانێت بەشی بژێوی خۆی و ماڵ و منداڵی ژیانی دابین بکات. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان من بۆ گواستنەوەی پەیامەکان بابزانین هاوڵاتیان لە زاری خۆیانەوە ڕابۆ چوونان چییە سەبارەت بەم بابەتە. فەرموو پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ژیانە چۆن دەگوزارێت؟ هەموو بۆ دیفانی خۆیەتی و خی گوێ فەرموویەتی ئەو خەکە دەبێت باش بێ و لەگەڵێکی باش بێ و ئێستا خوێندکار خاستن خوێندکاری داخلی هەم فکری لای پێداکردنی بژێوی ژیانێتی هەم بەردەوامی خوێندنەکەیەتی لە بێژی ناخۆشتر چی کرد سیوێکی شەشکە موچەم وەرگرتووە لە دایرە لێ بەدووە موچەم وەرنەگرتەوە تا ئێستا. خەڵکی ڕانیە بە چیەوە سەرقاڵن؟ والله بەبێ ئیشیەوە. بەبێ ئیشی؟ ئارە وەڵام بەڵێ. خەڵک ژیانی خۆش نییە لێرە؟ نەوەڵا نەوەڵا سەد گەنج ئەلێ دەبینی دیناریش پێنیە ئەنی هەزار دیناری پێنیە تەبا. ئەوانەی کە دەیبینی کاوادێ هەمووی بۆ ناو عەدیقەی و ڕاکە بۆ چاخانەی و لەبەر بێئیشی بێکاریەوە. تۆ ناتوانێت بەشی بژێوی خۆ دابینکەی؟ وەڵای جا ئەمن ماڵ و منداڵێکی زۆرم هەیە. ئەگەر مەعاش بێ با بەڵکە مەعاش نێت هیچ. خەڵکی ڕانیە بە چیەوە سەرقاڵە؟ خەڵکی ڕانیە وەڵایی خۆی ئەتو پرسیاری لە من دەکەی ئەم دەبێ وەڵام بدەمەوە. جا لەو ئەوەیدا دەبێ ئەنجامێکە بێ دەبێ دەرئەنجامێکە بێ دەبێ نەتیجەیەکە بێ وایە لەوانەیە ئەتو پرسیارەکەی خۆت پێ باش بێ بەس ئەمن احتیمال لە وەڵامەکەی خۆم پێ باش نەبێ. جا ئەو بەخێراتی کەناڵەک بە خێراتی ئێوە دەکەم بە خێراتی کەناڵەکەشتان دەکەم. ڕانیە ئەمن کاتێک منداڵ بووم ئەو کێشانێک کە کاتی خۆی هەبووە احتیمال ئێستا هەبێ و احتیمالە بۆ داهاتوش هەبێ. جا دەبێت چۆن دەبێت بە هەموو ینی هەموو خەڵکەکە هەموو کۆمەڵگایەکە هەموو وڵاتەکەی خۆمان دەبێت بیر لەوەی بکەینەوە چۆن ئەو کێشانە چارەسەر دەکەین. خەڵکی ڕانیە بە چیەوە سەرقاڵن؟ وڵا بە کاسبی بۆ شتان ژیان چۆنە گوزەرە لێرە؟ باشە کاسبیە. خەڵک دەتوان لێرە بەشی بژێوی خۆی دابین بکات؟ بەخوای هەیە ئەوەی مەعاشکی نەوی ناوەڵە ئەوەی مەعاشخۆری باشە نەکو ئەوی دی ناوەڵە معاشژە وەزعەکەیەتی خۆ نادرێ بە هاوڵات. معاشیشەوە بە خۆت دەبینی چۆنەوە. تۆ بە چی سەرقاڵی؟ ئەمن دوکان هەیە. بەشی بژێوی ژیانە دەرەکەیت؟ نەوەڵە مانگانە نەوەڵە. تا چەند ئەمە تۆی ناڕەحەت و بێزار کردووە؟ وڵای جا نەکەرە من هەموو عالیمی ناڕەحەت و بێزار کردەوە ڕاستی وازی. پێشمەرگاتێنە ئیشکە بنستەوە نییە چیشی کە دەکەی ئەم بێ ئیشە بازارە بە حەم ڕاوەستاوە. ئەم بێ ئیشە تا چەند تۆی ناڕەحەت و بێزار کردووە؟ هەر بە حەم خەڵکی ناڕەحەت و بێزار کردووە نەکەرمن هەر بە حەم خەڵکی ناڕەحەت و بێزار کردووە. تۆ سەرێ و بازارێکی لەبەر بێ موچەی بژێوی ژیانی خەڵک بە تەواوەتی بەڕاستی دێت بەسەکی ناخۆش لای ئەو خەڵکە. گەنجەکان بە چیەوە سەرقاڵن؟ وڵای جا بخۆ سەرێ و بازارێک کە بزانە گەنجان بە چۆ سەرقاڵن. ڕاوەستاوە تا ڕادەیەک نەتوان بڵێم لە 130 بازار هەیە بەڵام وەکو جاران لە 170 دابەزیوە. خەڵک کە پارەی پێنەوەی بە چ بازار بە موچە جەناب پێشمەرگە بوویت؟ بەڵێ موچەکەت بەشی بژێوی ژیان دەکات؟ ئەگەر دەستی پیوە نەگری زۆر زۆر وێنەکەی نەخێر. ئەمە 700 دینار معاشمە کە دەچمێ بەلای کە 100 دیناری دەخۆم. ئەی ژیانی ماڵ چیت؟ کرێکی نیمە
ئەگە کرێکی من دەبیت حاڵمان چ بێ هیوایە کە کرێکی ژیان چ ژیانێک بێ ژیانی خەڵک بەرەوە ڕاوەستانە ڕۆ بەخۆی پێمان نیە تا ئەوە بڵێ ڕادەوەسی ڕانەوەستاوە بەڵام خەڵک مەسەرێکی کوردی مەمرە و مەژی کو لە مەرگی ئارێ وەڵا تۆ بە چیوە سەرقاڵی وڵا دیارە ژینگە پارێزی گەخوا لەشە ساغ بێ بەڕێزی سپاس دەکەم ژیانە چۆنە گوزارێ وڵا دیار ژیان نییە کوا ژیان هیچی ڕوو لە خوای ناکا و هەموو بۆ دیفانی خۆیەتی و خوای گەورە فەرموویەتی ئەو خەکە دەبێت باش بێ و لەگەڵێکی باش بێ و کەسێکی چەکەت بەشی خۆتەکە بەشی ماڵماڵتەکە نە خانی خۆمان نییە و پێچیت بەڵێ ئەمە تۆی ناڕەحەت و بێزار کردووە وڵا دەستی خۆی گەورەیە دەبێ ئەو جێبەجێکە چەکەوت چەنە تۆ 400,000 مانگانە وەرەگری لە کاتی خۆیان ناوەڵا و دوو مانگە ئەو دوو مانگە نانداوە ئەی بەچی ئەژیت وڵا جا بڵێن چی وڵی ئەوەی گەت داوام خوێندنیە بێوان بخوێنەوە سەرقاڵە ئەوە تریشان هەم بە کەسابەت و پێداکردنی بژێ ژیانی خۆیەتی ژیانی خەڵک لە چه ئاستێکدا لێرە وڵا لە چاو ساڵین ڕابردوو ژیان قورسر بووەتە بۆی خراپبوونی باری دارایی کە معاش شارەکەم بووتەوە خەڵکە بۆی زۆری گەڕاوەتەوە سەر کەسابەت تۆشتانە ئیشە چییە؟ بخۆم خوێندکارم لە کۆلێژی پزیشکیدان لە سلێمانی خۆشەوی سپاس وڵی خاتەن مەناعەت باردۆخی قوتابیش زۆر قورس بوو ئێستا چونکە باری دارایی کەم بووتەوە بووە ئەنی هەم خوێندنەکە ئەمەش زۆر قورسە بووی باری دارایی لاواز بوو پێدوانیە تەئسیر کاتە سەر خوێندکاران بە تایبەتی خوێندکارانی زانکۆ لە ڕووی معنەویەوە بیان ڕوخێنێت ئەمە کاریگەری لەسەر لە ڕووی زانستی شەوە کاریگەری لەسەر دروست ناکە بەتاکیت چونکە ئێستا خوێندکار خاستن خوێندکاری داخلی هەم فکری لای پیداکردنی بژێوی ژیانێتی هەم بەردەوامبوونی خوێندنەکەیەتی چونکە ئەگەر بێت و خوێندکار لایانی دارایی تەواو بێت ئینتەرنێت بەتەواوەتی تەرکیز دەکاتە سەر خوێندنەکەی بەس ئەگەر بێت و باری دارایەکەی لاواز بێ دەبێت هەم هەوڵدات بژێوی ژیانی دامی کات و هەم با خوێندنەکەشی بدات قەیرانی دارایی کاری لە ئاستی زانستی تۆ کردووە وەکو خۆم لەسەر دروست کردووی وەکو خۆم کەم لەبەرەوەی ئەکید پێیا کردو بەس وەکو خۆم کەمتر ئایا ژیان لە ڕانێدا چۆنە مەسەرێکی کوردی مەمرە و مەژی چێ هەیە لەم ڕۆژەی دانی کە دڵی گەشەیەکی تێدا بێت یعنی ئێستا زۆر خەڵکمان دێتێکنێ باوڕتی بەزایمە پێدێتەوە کابرا ئەڵێ چارێکێک بەنێرم بدێ تقریبا 5 مانگ دەبێت کرێدەکانمان دەرنێنەوە دەری نایە خەڵکی ڕانێ بە چیەوە سەرقاڵن زیان وەڵا هەر بە بێشی بێکاریە ئیش ێستا تۆ ئەی بێژنی ئەوەدانی شومارەوەڵە برای گەورەی بەڕێزی باشە بێئیشی ناخۆشە ئەی لە بێشی ناخۆشتر چیکە هەیە کورد دەڵە شەڕ لە بەتاڵی باشترە ئەگە بێئیشی وسیقە نامێنێ هیچ احترام و ڕێزێک نامێنێ لە ماڵەوە لە دەرەوە وایە نە ئەمە تۆی ناڕەحەت کردووە تۆی بێزار کردووە هەموو کەسی بێزار کردووە کەواتە کار و کەسابەت لە ئەتوانین بڵێن لە ڕانەیە زۆر کەم بووە لەو پەڕی زەعیفیدایە خەڵکی ڕانیە گوزاریانیان چۆنە لە ئێستا وەڵڵا خراپە تا بڵێ خراپە هەتا بڵێ خەڵک ژیانی خراپە تا بڵێ خەڵک وەزعی خراپە ئارام جنابێ شێوەیەشی ئەمن خانانشینم بخۆم چەندێکم و چاوەڕ نەگرت من لەیەکی لە مانگی سیوێکی 6 کەم وچەم وەرگرتووە لە دایرە لێ بەدوام وچەم وەرنەگرتووە تا ئێستا 8 مانگە ئەوە 9 مانگ 8 بۆ 9 مانگ چی ژیاوی هەوەڵڵا جا ئەگەر شتێکم کاتی خۆی پاشەکەوت کردو بێ و ماشەیە ژیاوە ئەراوە ئەمە تۆی ناڕەحەت کردووە لە ڕووی دەرونیەوە کاریگەری لەسەر دروست کردووی تەبان شەرت نییە خۆشم ئەگەر بۆ خۆشم ئیمکانێتێکم هەبێ شتێکم پاشەکەوت کردووانە بەڵام بەعام خەڵک مەسەرەن وەزعی خراپە بەعام خەڵک پاشکەوتی نەبووە ئەوەی کەنەی بوو وەزعی خراپە
تۆ مجبوری تۆ هەر کەسێک کە ویژدانی هەبێ مەسەرەن کە تۆ بۆ خۆشتت بێگەر خەڵکەکە نەیبێمانەوە خەڵک هەر ئێش و ئازار دەکێشێ پێوەی ناخۆشە پێ برات نیەتی خزمەت نیەتی کەس نیەتی ناخۆش شتێکی ناخۆش ئەمە ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیانی خەڵکی ڕانیەیە کە ئەم بەڕێزە ئاماژەی بۆ کرد و فەرمووی زۆربەی خەڵک بە بێکاریەوە سەرخاڵە کە ئەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەرێکی زۆری لەسەر دەرونی هاوڵاتانی ڕانیە و شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان دروست کردووە چونکە بمانوێ نەمانەوێ بەتاڵی و بێئیشوکاری و گیرفان خاڵێتی وا لە مرۆڤ دەکات کۆمەڵێ فشاری دەرونی لەسەر دەرونی کەسەکە دروستکات بە جۆرێک لەوانەیە سەر بکێشێ بۆ نەخۆشە جەستیەکان و یاخود خوا نەخواستە بەرەو کێشەی خێزانی بەرێت و بەرەو گرفتی خێزانی ببات بە جۆرێک کە ڕەنگە زۆر جار هەڵوەشانەوەی خێزانی لێ بکەوێتەوە ئەمە ڕاوەچوونەکانی هاوڵاتیانە کە تا ئێرە دەڵێن خەڵکی ڕانیە بەدەست بێئیشیەوە بەدەست قەیرانی داراییەوە بەدەست نەبوونیەوە بەدەست دێموچەیەوە ژیانیان زۆر ناخۆشە و بەرەو ناخۆشتر ئەچێت ئەمە ڕاوەچوونەکانی هاوڵاتیانە ئێمە زیاتر بەردەوام دەبین و پەیامەکان بۆی دەگوازینەوە بزانین هاوڵاتیان چ دەردەدڵێکی دیکەیان هەیە بۆ بەرنامەی پەیامی تۆ لەگەڵمانە بێت خەڵکی ڕانیە ژیانی چۆنە گوزارێت باشە عیبی نییە عیبی نییە دنیا شامی شەریفە ئەرێوەڵ ژیانی خەڵک خۆشە ئەتوانی تۆ بەشی ژێوی ژیانی خۆدا بینکەیت ناوەڵ خۆشەکەی لەکوێنە وڵی جاب لەم چێم کەسێکم خانە نشینم لە ماڵە دانیشتومە ڕست بە حەفرۆشی تۆ هەر هاتم سەودایش بکەم باشە ئەوەی کە پێی ئەەکەی بە خانە نشینیەکە وەری ئەگری با بڵین بەشی بژێوی ژیانی تۆکە لە ئێستادا ناوەڵا تەڵەبەم زۆرە تەڵەبەکەم لە هەولێرەیە چواریشان لێرە دەخوێنن بە دوو مانگ پێداویستی منداڵەکانە دابینکەی نەخێر نەوەڵا بە دوو مانگ جارێک وەریەگرێ ژیانی خەڵک بەرەو ناخۆشی ڕۆشتووە ئارێوەڵا ژیانی خەڵک چۆنە گوزارە لە ڕانیە وەڵا جاودەی بینی ئەبینم تۆ بم باسکە من خەڵکی ئێرە نیم ئەمیش خەڵکی ئێرە نیمە خەڵکی کوێی وەڵا خەڵکی لای خەندیلم باشە ئەوەندەی لێرە بینی بێت خەڵک ژیانی چۆنە خۆشە ناخۆش وڵای ناخۆشە خۆش نییە لەم ناخۆشە خۆش نییە وەڵا هیچ خۆش نییە هیچ نییە پارە نییە کوڕت بەشی بژێوی ژیانی خۆدابی نەکەی ئەمن باشم عاڵخم بەڵام بەخوای ئیوا هەیە مەخابکردنانی ئێوارەی نییە ژیانی خەڵک لە ڕانەیە چۆن ئەگوزارێت وەڵا قوربان ژیانی خەڵک لەم دەبارەی ئێمەدا باشە هەروە دەبێ چۆنە بێت نەمری نەژیە ژی و مەمرە ئارەوەڵا باشە تۆ ئیشت چییە؟ ئیشمە ئارەبانەیە بەقاڵیەکەی یاخوا لە شساق ئەو بەقاڵیە ئەتوانێت بژێوی ژیانی تۆ دابین کات بەخوا نەمری نەژی باشە و باش نیە چەند کەسن لە ماڵەوە؟ 5 کەسی بەشی ئەم 5 کەسە بژێوی پێیاکەیت ئەگەر خێزانە بۆ نە بڵێ ئەمێرە حەزمان حەسون نەبین مەبەستنەوەی بۆ نە مناڵەکانە خێزانە بڵێ باچین و بازار ئەوە بەهارە و نەورۆزە و باچین قاتێجلی جوان کڕین توانات هەیە بچی قات بۆر بۆ خۆت و بۆ هاڵ و خێزانە بکڕین نەوەڵا توانامنی نەوەڵا توانای ئەوەم نییانی کە بژێوی هەمومانیانی بەرینە سەر نەمری نەژی ئەمە تۆی ناڕەحەت کردووە ئەرەوەڵا ئاخ دەرزە ناڕەحەت بوو هەموو نەک من هەموو عالەم ئەوەی کەوا کار بەدەستیش هەر ناڕەحەتە دڵی ئەوەی کەوا شتیشی بەدەست هەر ناڕەحەتە چێ هەیە لەم ڕۆژەی دایانی کە دڵی گەشەیەشی تێدا بێ نەک من هەموو عالەم ئەمڕۆ لە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی شارۆچکەی ڕانیە دەپرسین و پێیان دەڵێن ژیانە چۆن دەگوزارێت هەموو بۆ دیفانی خۆیەتی و خی گەورە فەرموویەتی ئەو خەکە دەبێت باش بێ و لەگەڵێکی باش بێ و ئێستا خوێندکار خاستن خوێندکاری داخلی هەم فکری لای پێداکردنی بژێوی ژیانێتی هەم بەردەوامی خوێندنەکەیەتی لە بێشی ناخۆشتر چیکە سیوێکی 6 کە موچەم وەرگرتووە لە دایرە لێ بەدەوام موچەم وەرنەگرتووە تا ئێستا
وەڵاهی ڕانی هەروەکو سەرجەم شار و شارستانی کوردستان بەهۆی قەیرانی ئابووری و بارودۆخی خراپەوە خەڵک گوزرانی باش نییە. جناب بێشە چییە؟ من بەڕێوەبەری کارژێڕیم لە ئیدارە ڕاپەڕین. قەیرانی دارایی کاری لە تۆش کردووە؟ کاری هەموو کەس کردووە بەڵێ. موچەکان لە تۆزە قەڵەو بێ بەڵام لەوە چێ لەم کاتەیە زەعیب بوو بێتەوە ئەویش. موچەکە ئێمە قەڵەو نییە بەڵام ئێستا هەر زۆر کەم بووە. پێشتیشە قەڵەو نەبوو. باشە. هەموو ئەمانە ئەم بارگرانیانە تۆ وەکو باوکێک وەکو سەرپەرشتیاری خێزانێک کاریگەری دەرونی لەسەر تۆ دروست کردووە کە ناڕەحەت دەکات نەتوانی بەدڵی خۆت پێداویستی ماڵ و منداڵک بۆ دابین. بێگومان کاریگەری دروست کردووە مناڵێک کە داوای شتێک لەکات بۆ جێبەجێ ناکرێت کاریگەری زۆر نێگەتیڤ دروست دەکات لەسەر باری دەرونی باوک. تۆ لەکوێ داوام دەکەی؟ ئیداری ڕاپەڕین. کێشە کۆمەڵایەتیەکان زۆر بووە لەم ناوچەیەدا ئەوەندەی تۆستی پێکە بێت بەهۆی قەیرانی داراییەوە. بەڵێت کێشە کۆمەڵایەتەکان زۆر بووە لەگەڵ پێشتر فەرقی زۆرە زیادی کردو. قەیرانی دارایی وەکار قەیرانی دارایی و باری خراپی گوزرانی خەڵکە. شیشەی بەچەند؟ شیشی بە دوو نیوە. ئەوەندەی تۆ لێرە دوکاندارێت ڕۆژانە خەڵک تا چەند دێرە ئێرە وەستەکەی خەڵک پارەی پێ بۆی شیشە مریشک بخوا لێرە. وڵی ینی بە شێوەیەکی گشتی بازار زۆر زایف بووە ئەنی بەو شێوەیە نییە قەیرانە خەڵک پارەی پێ نەماوە دی جاران بۆ نمونە پێشم قەیرانە ڕۆژانە چەند کیلۆ سەرفەکە؟ وڵی بڵم چی زیاتر لە وەک فەرقیە بارە وڵای چۆن لە زۆر شتا فەرقیە ئەم قەیرانە کاری لە ئیشی تۆش کردووە. ئارێوەڵا بۆ کەس پاری پێمەوە توانی کردی دوکانەکە و بەشی بژێوی خۆدابن کە ئێستا بەخوای ئێستا بە شێوەیەکی گشتی وەک ینی بەس بەشی ڕۆژانی خۆت و کرێەکەی تاڵ ینی ئەوە نییە بتوێ پاشکەوتیکەی خدا بەزانەوە هەرە نرخ بۆ چیە شیشی بە دوو نیوە بە ئاوە لێرە دوو شیش بە 5,000 بەسانش بە حوت و نیوە. ئارێوەڵا بەس خەڵک کریدا نابەزێنێ ئێستا بۆ بینە ئەو دوکانە کری 900,000 بە هەموو قوتی خۆی 100,000 دابەزاندەوە. کرێیەکان گرانە ئێستاگەر حکوومەت بڕیارێکی دا بە ینی داشکاندن بۆ هەموو شتێک کرا بە باشتر بوو لەوانەیە بەنەوە عشکە بە باسار بەدای بەزێنی ئەگەر توانات هەیە هەیە ئەڵبەتە بۆی کە خەڵکیش بتوانێت شیشە مریشک لای تۆ بخوات و تۆش بەشکەم ئینشەڵا بازارە بکرێتەوە. ئینشاڵڵا دەستی هاوکاریمان درێژ کردووە. ئەلێۆ تۆم بینی داڵغە و لێە و ئەوە بیری لە چی ئەکردەوە؟ والله هەر تەماشای خەڵکەکەم و خەلاص بیر لە چ بکەم بازاڕی ئەرێ والله برای بەڕێز بازار چۆرە تۆ ئەو مشکەیە فرۆش بەخوای بە ڕۆژە ڕۆژەیە باشە و ڕۆژەیە خراپە بەو شێوەی نییە کە خەڵک پارەی دەبەرێدانە بێ چ بکڕی تۆ بەگیرفانی بەتاڵ چیە غڕی؟ ئەرێ والله ناکەم بە قەرستۆ بێ بە خەڵک ئەگە پێشیە ڕێژەی کەمە بۆ نەمونە خوددا ئەمن یەکێکی خۆمان نەبی بە خەرز نایدەم ەکەش بێ لە ڕەنگە دوای بۆ نەهێنێت چیەکەیت؟ والله جا تو ئەگەر لەو بازار یەکە گنەی ناسی چۆن بە خەرزیە دەیە ئەبی نەوەڵە ئەمە ئەتوانێت بژێوی تۆ دابین کە بەشی تۆ ژیانی تۆ دابین کە ئەمن ئالە دایرەمە بەڵام مەحاشی دایرێت توە بینیم بە 4 مانگەم حاجەکە دێ ئەگەر کەسابەتی چێنەکەم ناوەڵە ئێستا من منداڵکم یەکێکم پێشمەرگەی دەبی یارمەتیویش بدەم یەکێکمان لە زانکۆیە دەبی ئەوی بەخێو بکەم لێرم دوا لە مەکتەبێنە دەبی ئەگەر بە خێویان نەکەم مانەوەی دارە ناکەم ئەگەر کەسابەتێکی نەکەم ژیانی خەڵک لە ڕانەیە خۆش نییە بەخوای بەعام ناوەڵە هەیە ژیانەتی باشە بەڵام هە بەعامی ژیانیان خراپە قەیرانیدارایە کاری لێوە کردووە ئارێوەڵا نەکاریە لە هەموو شوێنەکانی کاریا کردێ نەکە لە ئەوە بەڵام خەڵکی فەقیری زۆرە بەڕاستی یعنی ئێستا زۆر خەڵکما دێتەکەنێ باوڕێتی بەزایمە پێدێتەوە کابرا ئەڵێ چارێکێک پەنیرم بدێ یان باە هزارم پەنیری بدێ ینی زگما پێسۆتێ کە نەری دەمێ پێم گوناحەکە ئەی دەمێ باوڕێتی بۆ شێوەی دەرنانی بەڵام جا ناکرێ نەیدەیە ناترسی بیبام ئەمە چی دیەکەی ناترسی پڕی بیاکەم بیبام ناوەڵا بۆ دەترسی ناترسی ئەمن و ئاسایش بەرقەرارە بازاڕی دراو چۆنە چۆنە ئەم زۆر پارە گۆڕێتەوە پارەکە بە دۆلارێکا بە دینار وەڵی جا هەردوو گولای تێدا دەیکا بە دۆلار و دەیکا بە دینار و تۆ بەیانان زوو دەی بۆ ئیش بەخوای تەقریبەنە ئەتوانی ئێستا بەشیش بژێوی ژیانی خۆدا بینکەی بەڵێ حەمدوسەنا بۆ خوا تۆ شکر محتاجی لە ئێستا ئەتوانی بەشی بژێوی خۆدا بینکەی وەڵا محتاجی عام ژیانی خەڵک چۆن لە ڕانەیە وەڵی خەڵک عیبی نییە خەڵک
بڵم چی ینی خەڵک ئێمە عیبن نییە و خەڵکیش بڵم چی نازان خەڵکیش بە خوار ڕازوان بەرە باوەڕە بۆ قسانی خۆدەیە باوەڕە بۆ قسانی خۆدەیە ئارێوەڵا خەڵک عیبی نیە لێرە عیبی نییە دەڵم بەم بۆ خۆم دەڵێم خەڵکی نازانم خەڵک بۆ خۆی بڵێن هەیە خەڵکی فەقیر زۆرە ناڵم نییە بەڵام بڵێن ئێمە و مەمانان عیبمان نییەوە چیەکەیتەوە بە چێ مەشغوڵی وڵا بە پیاسە پیاسە خۆشە هەرۆڵا ئەگە تێربی خۆشە تێرنیت بەرەوەڵا بۆ تێرنی کاسی بکەوت تێر دەبێت ژیانی خەڵک بەگشتی لە ڕانیا چۆنە گوزارێ وڵا ژیانی خەڵک زۆر خراپە ئەنی باش نییە بەعام خەڵکە تازیرەکە و کەسبکارەکان باشترن لەو کەسانەی کە بڵێ مۆزەق و موچە خۆرنەوەوانە ژیانیان زۆر خراپە من برادر و دۆستم زۆرەیە یعنی بەڕاستی هاوکاریشان دەکەم زۆر داوام لێ دەکەن کە هاوکاریان کە تا موچەی وەرنەگر و بمدنەوە قەرز ئەرەوەڵا بە قەرز بەس خەڵکە تازی کاسبی بڵێ ژیانی خەڵک ئەتوانین بڵین گەشتەتە ئاستێکی واکەیتر خەڵک ئەوەندە نەبوو بێت کاریگەری لەسەر خۆش گوزارانی بکە زۆر بەتەکیت بڵێ کاریگەری کردوە چۆن کاریگەری نەکردو گاورە موچە خۆرە ئێستا کرێخان و کە موچەکە بۆتە 300,000 800,000 بۆ 400,000 وەدەگرێت کرێخانەکەی 200,000 چۆن تەسیری نەکرد زۆر تەسیری کردووە پێی نادرێت کێشە نییە من کێشەم نییە لە خاویزاد تا بتوانم لە ژیانی لە هاوکاری خەڵک دەکەم بیری لە چی ئەکردەوە بیری وەک چۆن بەستاوە سەیری و بازاڕەکەی خەڵ داڵغە و ڕۆشت بوو تۆم بیری وەڵای بێشێویز ژیانی خەڵک چۆنە گوزارێ لە ڕانیەیە وا باشە بەڵێ ئیشە چییە بەڵام پێشمەرگەم بەڵێ ئەو موچەیە کە دەستە ئەکەوێت کە پێت ئەدرێت بەشی بژێوی ژیان دەکە بەخواگە ماگە لە کات خۆیدا بێ کێشەی نییە خێزانداری بەڵێ کرێ چیت نەوەڵا کرێچینی ئەگەر لە کاتی خوا بدرێ بەشتەکە بەڵێ لە کاتی خۆیان درێ ئیشی تواشی لەگەڵەکەی ئەی بێجگال پێشمەرگایەتی خەڵکی ڕانیا بەچی ترەوە سەرقاڵن وەڵامی کاسبە کەسبی ئەوەندە ماوە کە خەڵک بتوانێت بژێوی خۆی دابینکە بەخوا باشە عیبی نییە زیاتر ڕانیە تۆزێک خەڵکی باش ئەنی ئەوە نییە بڵێ لەو خەڵکە فەقیرەی نییە زیاتر دەوڵەمەندەکەی زۆرترە ئایا ژیان لە ڕانێدا چۆنە سەری کوردی مەمرە و مەژی چێ هەیە لەم ڕۆژەی دانی کە دڵی گەشەیەشی تێدا بێت یعنی ئێستا زۆر خەڵکما دێتەکنێ باوڕتی بەزایمە پێدێتەوە کابرا ئەڵێ چارێکێک بەنێرم بدێ تقریبا 5 مانگ دەبێت کرێدەکانمان دەرنێنەوە دەری نایە بازاڕ چۆنە تۆ ئەوەندەی کە لێرە چایی چیت خەڵک ڕۆژانە تا چەند دێتەلات بۆ چا خواردن بازاڕە باشە بەخوای بازار کەمە بۆ شوێنێ بڵێ بژێوی ژیانی پێوە دەکەین بۆ منە بژێوی ژیانی پێتی هەڵێنی یا پێتی هەڵێنی چۆن بۆ نمونە وەک لە سەر تەرمە وەک لێواری مەرگ ماوە بۆ نمونە لەو لای ڕاوەستایی بەردەبیان بەرنابیەوە ژیانەکە جارانە بازاڕە فەرقی کردووە لەگەڵ پێش قەیرانەکە لەگەڵ جارانە بازار بەڵە فەرقی کردووە زۆر فەرقی کردووە هەر زۆر کەم بۆتەوە لە چاو جارە پار باشتر بوو لەو ساڵ باز نازانین ساڵی 2010 باش دەبێ یان خراپ دەبێت ئەوان نازانین باشە پارە دەچێتە قەرزەوە بەڵێ زۆربەی زۆری چاکانمان دەڕۆم بۆ دوکانەکان بۆ قەرز ئێستا بەس ژیانەکە ما بڵێن بە قەرزانە هەمووی قەرزن قەرزەکە و لە کاتی خوا بۆیێتەوە بەخوای دا نیوەی دەدەن نیوەی نادەن بۆ نمرە سەرماگان دەچن حسابیان لەگەڵ دەکەم نیوەی پارەکەی دەدەن نیوەی نادەن بەگشتی گەنجەکان بە چیوە سەرقاڵن گەنج زۆرە لای تۆ وەڵی بەگشتی گەنجەکان زاد گەنج ئەنواعی دێ هەیە مادەی داخوا هەیە پیا چاکە هەیە سەلەفیە هەیە دیندارە هەیە دیندار نییە دێنەکەن من چای دەخۆنەوە ئەنواع ئەشکار ڕوو لێرە دەکەن تۆیشی چییە؟ وەڵام من بێکارم دەخوێنم لە مەکتەب چەنی؟ بۆلی نۆمە لەڕووی بژێوی ژیانەوە کێ خەرجی تۆوە کێشێ؟ لا باوکم بەڵێ وانەیە پێداویستی ڕۆژانە تۆ دابینکە؟ بەڵێ
خەڵک لێرە ژیانی چۆنە بەگشت وڵای اینجا هەندێک هەنە باشن و هەندێک شنە وەڵام مام ناوە دوو هەم ئەنوحی تێدایە وایە بژێوی ژیانی زۆر خراپە بژێویتان باش ئەوڵا باش خۆی زیاد بە چیوە سەرقاڵی بە پیشەیە سنگری لەش ساغ بێ بازاڕە چۆنە زۆر کزە زۆر جاران دەرگا و پەنجەرە و مەحاجەرە شتا دروست ناکات هیچ هەموو قەیرانە پەیوەندیە بە بڵێن مەعاشەکە مەعاشە بێ هەمووشی باش دەبێت تۆ لە ئێستادا بەشی بژێوی خۆت و ماڵ و منداڵ و کرێ دوکانەکە دەرەکەی ینی وام لات و بی لە وڵاتی ئەوروپاکەمەوە ژنە هەیە بەڵێ دوو منداڵشم هەیە توانی شیر و دایبی و کۆمەڵە پێداویستی بۆ مناڵەکانەدا بین وەڵای زۆر زەحمەتە ینی ئێستا بخۆم کرێچیم زۆر زەحمەتە تۆ بێتاقەت کردووە زۆرش چکە ژیان هەروە بێ بۆ مستەقبەل ناخۆش دەبێت چەند پێ دوایە بێ ئیشی و بەتاڵی و نەبوونی کاریگەری لەسەر خێزانی دروستەکات و گیر و گرفت دروستەکات جەوە خێزان هەڵۆشێنێ بەڕاستیەکە زۆر ئاگال لە خۆی نەبێت چێشت بۆ دروست دەکات لە هەموو ڕوویەکەوە خەڵکەش هەمووی خەمی خۆیەتی خەمی کەسیکەی نییە هەتا غەزم و دەور پشتش خەمی خۆیانە دەڵێ ئەوی هەشی بێ دیشارێتەوە دەڵێ بە محتازی خەڵکی نەبوو ڕابە گوزەرانی خەڵک بەڵێ زۆر خراپ کارچی من مامۆسایی هونەرم لە کازیوەی منداڵات خێزانداری نەخێر موتی کە وەرێگری بەشی بژێوی خۆت و ماڵە باوک و کەس و کارتەکە کرد مەسەفی ئەوان لەسەر بەخوای مەسرەفی ئەوان لەسرم بێ ناوەڵە ناوەڵە بەش ناکە توانی بۆ موچەیە ژیانی ئەو سەگیری دروستکەی ناوەڵە بۆ سەعات تۆی بێتاقەت کردووە وەڵی بەتەئکید بگرە بگرە بەتەئکید هەمومانی بێتاقەت کردووە وەسعە هەمومانی بێتاقەت کردووە بازاڕە چۆنە والله زۆر خراپە ئاراوەڵا فرۆشت نییە وەکو جاران واللهی نەوەڵی ئێستا بازارەکان بە عام سستە زۆر لەگەڵەوەی قەیرانی داراییە بازارەکەمان زۆر سستە پێشدا ڕۆژی بای 500,000مان دەفرۆت ئێستا ڕۆژێ دوو زووتیان یەک زووتە بازارەکەمان زۆر لاواز بووە بەشی کرێی دوکانەکە و مەسڵەفی خۆتان دەرئەهێنن تقریبا 5 مانگ دەبێت کرێ دوکانمان دەرنێنەوە دەری نایانێ ماگەی ملیۆنە کرێ دەدەین تۆی بێتاقەت کردووە زۆریش بە عام دوکاندارەکان بێتاقەت توانێ بەڵێ خەڵکی ڕانیە ژیانی لە ناخۆشیدا لە ئێستادا بۆ پەڕی زۆر ژیانی زۆر ناخۆشە ئەگەر ئاوا بڕە هەموو خەڵک سەرگەردان دەبێت بەلێ شاوی گەنجانمان دەڕم بۆ ئەوروپا ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە لە ئێستادا گوزەرانی خەڵک زۆر ناخۆشە و بەرە و داڕمان و بەرە و زیاتر دروستکردنی قەیرانەکان دەچێت لە دەواازەی ڕاپەڕین و لە ڕانیەدا بە تایبەتی ئەوەندەی هاوڵاتیان ڕابۆچوونەکانیان خستە ڕوو بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی و بێموچەییەوە هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ گرفتی زیاتریان بۆ دروست دەبێت و گرفتە کۆمەڵایەتەکان ڕۆژ بە ڕۆژ بەرە و گەورەبوون دەڕوات هاوڵاتیان پێیان وایە لە ئێستادا ناتوانرێت وەکو پێویست بژێوی خۆیان و ماڵ و منداڵیان دەستەبەر بکەن چونکە بازاڕیش خەریکە بەرەو ڕاوەستان دەڕوات هاوڵاتیان لە ڕوخساریاندا بەدەگمەن خەندەت پێوە دەبینین چونکە قەیرانی دارایی هێندە ڕۆژ بۆ ناو ناخیانەوە کە لە ڕووی دەرونیەوە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر دروست کردهبوون ئێمە هیوادارین قەیرانی دارایی کۆتایی بێت و خەندە و خۆشی بگەڕێتەوە سەر ڕوخساری هاوڵاتیان لەمە زیاتر نیگەرانی بژێوی ژیان و بێکاری نەبن پەیامی ئەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت